بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پێام. ئەمڕۆ 16 ساڵی 2009 ساڵ بە سەرکارەتاتی شیمیایی بارانکردنی هەڵەبجەی شەهید و برینداربوونی هەزاران ڕۆڵی ئەم شارەدا تێپەڕێت. ئێمە ئەسەر و بەندی یادکردنەوەی 29 ساڵی ئەو کارە ساتەم مەزنەیە بە پێویستمانزانی لە خزمەت هەندێک لە بەرپرسانی یەکەیداری و ڕووناکبیران و مامۆستانی و شارە مەزنەدا بین بۆی لەنزیکەوە لە سەربار و دۆخی هەنووکەی ئەو شارە گفتوگۆ بکەین. طبعا داوای لێبوردنیشان لەکەین سەرجەوەکەمان جۆیشی باراناویە گرنگەوەیە پێکەوە باسیگەشی فراوانەوە لەگەڵمانە بن قاسیانەکەین پێکەوە قسا و لەسەر و یادەمەتاکەین بە خێراتنی دوانە بەڕێزەکانەکەم سەرەتایە ئاشنایانەکەم بەڕێز کاوە شێخ عەلی تێکسی خارەزگاری هەڵەبجەمان لەگەڵە بەخێر بێن، بەڕێز مامۆستا وەشمەن عەتا مامۆستای سارکۆی هەڵەبجە بە خێراتنیەکەی، بەڕێز کاکسانی مەسعود ئەندامی دەستنیشان کراوە بۆ ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە و بەڕێز شاکسەری جەمەل سەر و ڕووناکبیری شاری هەڵەبجە بە خێراتنی وتانەکەی بەخێر بێن. کاک شێخ کاوە لە جنابەوە دەستپێکین پێمان خۆشە لە سەرەتای بەرنامەکەوە هەمومان چاوەڕێ بووین ئەمڕۆ ڕاتان بیان کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕۆژی 16 ساڵیانی کارەساتی شیمیابارانی هەڵەبجە کۆبنەوەیەکی ئەنجامەدا. یەکێک لە کۆورەکانی ئەو کۆبنەوەیە قسەکردن دەبێت لەسەر هەندێک داواکاری خەڵکی هەڵەبجە. درا کە حکوومەتی هەرێمی کوردستان هەندێک بڕیاری داوە لەو بارەیەوە گە بکرێت لە سەرکاری جەنابتانەوە ئەو بڕیاری و ڕاستپادانە بگرێت. مەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان، سەرەتا سڵاو و ڕێز بۆ سەرجەم بنەماڵەی شەهیدان و کەسوکاری قوربانیان لە هەڵەبجە و سەرجەم کوردستان. ئەم بڕیارەی ئەمڕۆ لە ئەنجومەنی وەزیران کە دراوە لە ڕاستیە هەرچەند لە ئاست تمۆحی ئێمە نەبوو، ئێمە چاوەڕێی شتی زۆر گەورەترمانە کرد لەمەی کە هەیە. ئەم بڕیارانە کە ئەمڕۆ چواریان ئەوەی کە ئێمە ئاگادارین لە ڕێی ڕاگەیاندنەکانەوە چوار بڕیار پەسەند کراوە. بڕیارەکان زۆربەیان کۆنن ئەتوانم بڵێم لە یاسای ژمارەیەکی ساڵی 2015 لە مادەکانی ئەو بڕیارە هەیە و ئەنجومەنی وەزیران پێشتر ئەم بڕیارانەی دەرکردووە. بڕیارەکانیش چوارن. یەک لەوانە داوای کردووە کە ناوی کاندیدانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە لە وەزارەتی ناوخۆوە ئاراستەی ئەنجومەنی وەزیران بکرێ بۆ دامەزراندنیان، بەڵام لە ڕاستیە ئێمە ئەو ناوانە لە 6 دەی 2016ەوە گەیشتۆتە ئەنجومەنی وەزیران بە نووسراوی وەزارەتی ناوخۆ، بەڵام لەو ناوانە 22یان گەشتۆتە ئەنجومەنی وەزیران. سێیان کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان بوو کە تاوەکو ئێستا ئێمە ئاگادار نین، چونکە ئاڕاستی ئێمە نەکراوە تا ئەم ساتە وەختەش بزانین لە چ ڕێگەیەکەوەی گێن ئەنجومەنی وەزیران یا وەزارەتی ناوخۆ. یەکێکە لەو بڕیارانە کە زۆر گرنگە بەلای ئێمەوە ڕاستپاردنی بەڕێز وەزیری ناوخۆیە کە سەردانی بەغدا بکە بۆ پێکهێنانی و تەشکیلکردنی ئەو بەڕێوەبەرایەتیانەی کە سەر بە مەرکەزە وەکو پەساپۆرت و وەکو جنسێ وەکو نفوس و کارتی نیشتیمانی و فۆرمی خۆراک و هەروەها ڕقەمی سیارەکان کە بکرێتە محافەزەی هەڵەبجە کە ئەمە لە ڕووی معنەویەوە هەنگاوێکی زۆر گرنگە بێت ئەگەر بێت و بڕاتە جێبەجێکردن لە ئایندەیەکی نزیکە. یەکێکە لە بڕیارەکان کە ئەمیش هەڵەبجە گیری بەدەستی خواردووە ئەویش وەحدەی حسابیە کە تاوەکو ئێستا زۆرێک لە بەڕێوەبەرایەتیەکان و زۆرێک لە وەزارەتەکان تعاملێکی قەزاییە لەگەڵ هەڵەبجە لە جیاتیەوەی تعاملێکی پارێزگایی بێ، وەحدەی حسابیان بۆ نەکردوونەتەوە. وەزارەتی دارایی لەم بابەتە زۆر نەهاتوێتە پێشەوە کە ئەنجومەنی وەزیران خۆی ڕاستپاردووە کە وەحدەی حسابی یا با بڵێن پارێزگای هەڵەبجە لە ڕووی ئیداریەوە لە پارێزگای سلێمانی بە تەواوەتی دابڕێ. یەکێکە لەو هەنگاوانەی کە یا ئەو بڕیارانەی کە دراوە ئەویش بەڕێوەبەرایەتە گشتیەکانە کە وەزیرەکان ڕاست پێراوە کە بەڕێوەبەرایەتی گشتیەکان بکەنەوە کە ئێمە لە کۆی 13 بەڕێوەبەرایەتی 9 دانیان بڕیاری بۆ دەرچووە و پێکهێنراوە و بە وەکالەت دانراوە، کەسەکانی بە وەکالەت دانراوە. ئەمەیان بەڕای ئێمە وەزیرەکان هەندێکیان
کەم تەرخەم بوون لە تەشکیل نەکردنی تاوەکو ئێستا چونکە لە سیانزە بەڕێوەبەرایەتی نۆ تەشکیلی کردووە سیان تەشکیلی نەکردووە یا چواری تەشکیلی نەکردووە پێویستە لێپرسینەوە بکرێت بۆچی تەشکیلی نەکردووە هۆکارەکەیان گەڕاندوێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران کە ئەنجومەنی وەزیران بڕیاری لەم بابەتی دەرنەکردووە چەنەم بڕیارە بەڕای من جارێکی التیزامی ئەبێ پێوە بکەن و ملزەمیانەکا کە بێنە سەرخەت ئێمە چاوەڕێی ڕاستی ئەوە بووین کە کۆمەڵێک پرۆژیان داوا لێ کردبوو لە ئێمە کە نزیکەی 253 پرۆژەمان ئێمە لە سنووری پارێزگای هەڵەبجا وەساوە بای 257 ملیار پرۆژەمان وەساوە لە سنووری پارێزگای هەڵەبجا داوایان لێ کردین کە ڕیزبەندی پرۆژەکان بکەین ئێمە ڕیزبەندیمان کرد و بۆمان ناردن و بەزارێکی ئاگداریان کردین کە سبەینێ لە دانیشتنەکەی ئەنجومەنی وەزیرانە مژدەی ئەوەتان پێدێ کە هەندێک لەو پرۆژە استراتیژیانە لەوانەیە بکەوێتەوە کار لەوانەیە بڕیاری بۆ دەرکردن لەبەرەوە بەڵێ ئەو بڕیارانی پێشوو کە باسمان کرد زۆر گرنگن بەڵام بۆ خەڵکی تاوکی ئێستا بەدەستی ئەمە نەگەیشتووە لە ڕاگەیاندەکانی شەکیۆمە لێ نەبووە جەنابان زانی ئەمە دەست زۆر باشە ئەم بڕیارانی کە جەنابەت باس کرد تا چەند هەنگاوی جدین لەبەرەوە پێشبردننی کەیس بە پارێزگاکردنی هەڵەبجە بە فعلیە بەڵێ هەنگاوەکان وەکوتم ئەگەر بێتە بواری جێبەجێکردن بەڵێ فعلیە بە تایبەتیە هەنگاوی یەکەم ئەنجومەنی پارێزگای بەرپرسەکان تەحدید کراوە ئێستا بە نمونە وەزارەتی ناوخۆ تەحدید کراوە لە دوو لە بڕیارەکان و ئەنجومەنی وەزیران لە یەکێک لە بڕیارەکان و سەرجەم وەزارەتەکانی لە بڕیارەکانی کە ئەگەر لەمەودا هەر کەسێک سەرخەم بێت ئەگەر ئەم بڕیارە بێت بۆ ئێمە ئەنجومەنیش بە تایبەتی ئەگەر تەشکیل بێت توانرێ بە دوواداچوونێکی ورد و باشتر بکرێت بۆ ئەو بڕیارانەی کە دراوە و یاسای ژمارەیەکی 2015 ساڵی 2015 کە کۆمەڵێک بڕیاری باشی تایە بە تایبەتی یەکێک لەوانە باسی بودجە و زیادکردنەوەی بودجەی هەڵەبجەیە کە بەپێی مادەی هەشتی یاسای ژمارە یەک ئەبوایە لەو کاتەوە ئەو سەدانرایە بۆ هەڵەبجە بەڵام سەدانەدراوە هەندێک لەم قەڵایانە پەیوەندیان بە بەغاوە هەیە چەند هەماهەنگی بەغدا بە جدیە بین لەگەڵ بەغدا ئێمە خۆشبەختانە لە هەفتەی ڕابردووە نووسراوێکمان لە وەزارەتی تەحقیقەوە بۆ هات کە ئەمە هەواڵێکی زۆر دڵخۆشکرد بووە نووسراوێکی زۆر دڵخۆشکرد ئێمە کە تەعاملی ڕسمی وەک پارێزگایەک لە پارێزگاکانی کەی عێراقەکان لەگەڵ هەڵەبجا بۆ سەرفکردنی بودجەی ملیارێک و 200 ملیۆن بۆ پرۆژەی بودجەی تەحتی هەڵەبجا کە ئەمە خۆی لە خۆیان بڕیارێکی گرنگ بووە ئەویش احتیمالی کردوەتە میزانیەی ساڵی 2017 کە لەلایەن پەرلەمانی وەکیلانکراوە کە هەڵەبجە پارێزگایە و دڵنیام ئەگەر بەرپرسان و وەزارەتی ناوخۆ لە حکوومەتی هەرێم بەجددی بێنە سەرخەت و سەردانی بەغدا بکەن بۆ کێشەی پارێزگای هەڵەبجە هیچ کەسێک نییە لە عێراقا بگرە توانم بڵێم لە سەرتاسەری جیهانیشا کە لە بەرامبەر کەیسی هەڵەبجە پشتگیر نەبێت و دژایەتی کەیسی هەڵەبجە بکات و بە پارێزگابوونی هەڵەبجە نەکاتە هەنگاوێک بۆ پشتگیری زۆر سپاس هینە لای بەڕێستان کاک هانی 29 ساڵە هەڵەبجە کارەساتێکی گەورەی بەسەرا هاتووە لەم 29 ساڵەیە توانی بڵێ 26 یا 25 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسارەتی یەکەمی ئاوەدانکردنەوەی ئەم شاری گرتۆتە ئەستۆ لە کاتێکە ئەم شارە شاری هەڵەبجەی شەهید هەنگاوێکی مەزنی بە قەڵزەی کورد هەڵگرتووە 21 ساڵە وەعد ئەدرێ و قسە ئەکرێت لەسەر ئاوەدانکردنەوە و باشکردنی خەڵکو و بەدەمەوە هاتنی بەرکەوتوانی هەڵەبجە و کەسوکاری شەهیدان و چاکردنی بارودۆخی ژیان و گوزەرانی و ژینگەی هەڵەبجە و بەگشتی من پرسیارەکەم ئەمەیە تا چەند بارودۆخی هەڵەبجە دوای ئەم 22 ساڵە ئەوەی پێوە دیارە کە فعلەن ئاوری لێدراوەتەوە وەڵا سەرەتا لەیادی 29 ساڵەی مەرگەساتی هەڵەبجە سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی کوردستان و شەهیدانی ئەو تاوانە گەورە دانەوێنین و نزای چاکبوونەوە بۆ بریندارانی چەکی کیمیاوی ئەخوازین لە ڕاستیە من لەو جۆرە کەسانم کە لەم شارەیە حەزەکەم کە یادی هەڵەبجە کرایەوە کەمترین باسی داواکردنی خزمەتگوزاری و داواکردنی ئەو شتێک کە پێوترێ لایەنی دارایی و مادی لە هەڵەبجە بکرێ بەڵکو ڕۆژەکانی تر ئەوەندە خزمەتی هەڵەبجە کرابایە ئێمە لێرە تەنها باسی معنەوێت و باسکردن لە هۆکارەکانی بە قوربانی بوونی هەڵەبجە و گەرمیان و شوێنەکانی تری کوردستان و دەرەنجامی
ئەو مەرگەساتانە چی بوو باسی ئەوەمان بکردایە بەڵام بەداخەوە کە حکوومەتی هەرێم لە ماوەی 25 ساڵی ڕابردووە نەیتوانیوە ئەوە بکە لە پاڵ پرسە معنەویەکەشە بەداخەوە هەر لە دوای ڕاپەڕینەوە ئەوەندەی باسی شەرعێتی شۆڕژگێڕی خۆیانیان کرد ڕۆژێک باسی شەرعێتی قوربانیدانی شارەکانیشیان نەکرد باسی شەرعێتی یعنی واجببوون لە سەریان کە خزمەتی خەڵکی ستەمدیدەی ئەو شارانە بکەن کە قوربانیان داوە باسی ئەمەیان نەکرد لە ڕووی معنەویەوە هاتن وتیان ئێمە وەکو ئەم کۆمەڵە بنەماڵە قوربانیمان داوەوە پێویستە هەتاوەکو خۆمان ئەمانەوێ و وەکو ئەڵێ بۆ ئەبەت قائیدی ضرورە و کەسانێک کە پێویستە ئێمە پێویستین بمێنینەوە لە کورسی حکومە نەیانتوانی لە ڕووی معنەویەوە پێمان بڵێن ڕێز لە دەنگی خەڵکو و ڕێز لە قوربانی خەڵک گیراوە بۆیە بەداخەوە لە سەروبەندی ڕۆژانی 16 گرنگی بە هەڵەبجە دراوە ئەگەر لەلایەنی ئیعلامیشەوە بێ لە 14 مانگی 4 گرنگی بە قوربانیەکانی ئەنفال و گەرمیان دراوە هەر ئەو ڕۆژانەی کە دانراوە بۆ بەداخەوە لە ڕۆژمێری ئێمە هەر شارێکمان چەند ڕۆژێکی هەیە کارە ساتبار و مەرگە ساتە بەداخەوە لەو ڕۆژانە گرنگیان پێیاوە بۆیە من دیسانەوە ئەڵێم بە ناچاری باسی لایەنی مادی بکەم نەخێر بەداخەوە نەتوانراوە فرمێسکی ماڵی قوربانیەکان هادیانی خەڵک حەقی خۆیەتی ئەگەر لە 16 سێشانە بێ پێداگری لەسەر داواڕاوەکانی بکە پێداگری لەسەر خزمەت گوزاریەکانی بکە پێداگری لەو پێداویستیانە بکە کە خەڵک و شارەکەش پێویستیانە بۆ ژیان ینی ئەگەر لە حکوومەتی داوانەکە چۆن بکە ئەگەر داوای بکە هەر کێشەیە داوای نەکە هەر کێشەیە دوجار چارەسەر چیە بەڕایەوە تمۆحی خەڵکی کوردستان وابوو لە دوای ڕاپەڕینەوە خەونمان ئەوە بوو خزمەتگوزاری و داوا سەرەتایەکانمان یعنی تەحسیل حاصل بێ و بڕابێتەوە یعنی لە هەموو حاڵەتێکا ئێمەی خەڵکی شارەکانی شارە قوربانی دەرەکان کە تەسەور ناکەم شار هەبێ لە کوردستانە قوربانی نەیابێ کەم تا زۆر لە هەڵەبجە و گەرمیان و مەسەلەن قەڵاتزە و ئەو شارانەی کە لەگەڵ زەویان ڕێککران لە ڕاستیا من دیسانەوە ئەیڵێم با قسەکەم هەڵە نەڕوا بێگومان پێویستە بە تەواوەتی پێداگیری لەسەر ئاوەدانکردنەوە و لایەنی ژیاری ئەو شارانەی کوردستان بکەینەوە بەڵام ئەوە تەمەنایە لای من خۆزگە ئەوە نە بە خێرایی فرمێسکی چاوی بنەماڵی قوربانیەکان بسڕایە ئێستا ئێمە باتینایە لە ڕووی معنەویەوە باسمان بکردایە کە ئەم شارانە شەهید کران و بوون بە قوربانی بۆچی لایەنی دیموکراسی لە کوردستانە ئەوەنە غائیبە بەڵام بەداخەوە ئەوەش نەکراوە بەڵکو نەتوانراوە بە بچووکترین شێوە ئاوەدانیش بکرێتەوە ئەم شارانە گرفتەکە لێرەوەیە کاگ هادی کێشەی حکوومەتی هەرێمی کوردستان چییە بۆ خزمەت گوزاریەکانی ناگەێنێتە هەڵەبجەی شەهید لە کاتێکا کە زۆر پێویستێتی کە ئەم شارە بنیاد بنرێتەوە خەڵکەکەی پێویستێتی گەشتیار پێویستێتی ئەو خەڵکە بیانیانەی کە دێن سەردانی ئەم شارەکەن و ئەم شارە ناوێکی گەورەی هەیە و پێویستە ئەگەر بچێکیشی بەرەوە بێ خەڵکێکی بیانی سەردانی ئەمچەیەکەن و پێویستە پرۆژەکان بە چاو ببینن ئەنی کێشەی حکوومەت چییە بۆ ئەوڕی لێنانداتەوە حکوومەتی هەرێمی کوردستان کێشەیەکی بونیادی هەیە ئەم کێشە بونیادیە لە هەموو شارەکانی کوردستانە ڕەنگی یاوەتەوە ئەو شارانەشی کە بوون بە قوربانی چەند جارێک تیانە ڕەنگی یاوەتەوە چونکە ئەگەر لە شارێکە خۆی وێران نەبوو بێ ئێستا کێشەی گەندەڵی و کێشەی بەهەدەردان و کێشەی نائەدالەتی لە دابەشکردنی دارایی و معریفە و هەر سێکتەرێکی ترا هەبێت لە ڕاستیە لەم شارانەی کە بوون بە قوربانی چەند پات بووەتەوە ئەم بابەتە کێشەکە کێشەیەکی بنیادیە لە ئەساسا ئەتوانین بڵین هەرێمی کوردستان لە داخلی عێراق لەسەر ئاستی جیهان لە 15 ساڵی ڕابردووە بە تایبەتی لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە هەمیشە لە شوێنی هێڵی سوورا بووە لە وڵاتانی کە
گەندەڵیان گرێتەوە لە یەکەم و دووەم و سێما بووە هەمیشە هەرێمی کوردستانیش بێگومان بۆ خۆمانەی بینین لەوا پشکی شێری بەرکەوتووە توانین پێشینەیەک بڵین ئەو پێشینەیەکی هەبوو تعمیم کرا بەسەر هەموو عێراقا بەداخەوە کێشە بنیادیەکە بریتیە لە بەهەدەردان بریتیە لە دەستگرتنی دووسێ بنەماڵە بەسەر حکومە لە هەرێمی کوردستانە ئەمانە بە جۆرێ لە جۆرەکان ڕەنگیاوەتەوە لەسەر هەموو سێکتەرەکان بەتایبەتی لە سێکتەری خزمەتگوزاریە کە نەتوانراوە بە گوێرەی پێویست بگات بە هەموو شارەکان لە ناو شارەکانی شاو شارانی وەکو هەڵەبجە کە قوربانی دەربوون و زیاتر قوربانیان یاوە. کاک دلیل خەڵک ئەگەر پێشتر گلەیان لە حکوومەت بوو بێهرەوەی کە لەگەڵ کاک هادی باسمان کرد ئێستا لەوانەیە لەوەی کە چاوەڕێی ئەکرد هەڵەبجە بە پارێزگار بەو تموحەت چاوەڕێ ئەکرا کە هەڵەبجە لە سەردەمی بە پارێزگاکردنیا ئیتر بربەستێکی وای لە بەردەمان نەمێنێ بۆ ئاوردانەوە خۆی بوجەی هەبێ خۆی بڕیارەکانی خۆی بدا هاوڵاتیەکانی خۆی کێشەکانیان بۆ چارەسەر بکە نەچنە مەسەلەن ئەم لاو خەڵک دوور نەکەوێتەوە لە باتیەوەی داواکاریەکان بچنە سلێمانی لەوێەوە بچنە هەولێر لەوێەوە بچنە بەغا نەمەتێکی دیکە و ڕێگەیشی دیکە هەڵەبجە تا چەند بە پرسیارەکە ئەمە بێ سوودی بینی لە پارێزگاکردنی. سپاس بۆیەوە بۆ میوانان و بۆ بینەرانی کەناڵی پەیام و لێرەشەوە لەم ڕۆژە پیرۆزەیە سەری خۆمان نەوی یەکەین لە ئاست قوربانیدانی ئەم شارە. بەداخەوە ئێمە زۆر جار برابەڕێزانشم باسییان کرد ئێمە هەڵەبجەیان وا بۆ بچوو کردینەوە وەک بڵێم کە قوربانیدان و خەبات و تێکۆشانی ئەم شارەیان وا بچوو کردەوە کە وایان فێر کردین کە قوربانی خۆمان کردەوە هێزە سیاسیەکان هێزە سیاسیەکانی کورد حکوومەتی هەرێمی کوردستان وای کرد لەم 29 ساڵەیە کە ئێمە باز لە هەڵەبجەکەین لە 16 سەیە کاگادی و مامۆستا کاوەش باسییان کرد کە بەردەوام خەڵکی ئێمە لە 16 سەیە داواکە کە بوو ئێمە ئێستا لێرە توراسی هەڵەبجەمان پیشان باە مێژووی هەڵەبجەمان پیشان باە لێکۆڵینەوە و توێژینەوە هەموو ئەو پرسیارانەی کە لەسەر هەڵەبجە هەن لەسەر هەموو ئەو دیوانەی کە هەڵەبجە بۆ لێرە بووە قوربانی هەڵەبجە بووە ئەو سنتەرەی کە ڕژێمی بەعز بتوانێت لێرەوە تەواوی دەسەڵاتەکانی خۆی لێرە خاڵی کاتەوە و بە 29 ساڵە بەڕاستی خەڵکی هەڵەبجە و ڕۆشنبیران و تەواوی چین و توێژەکان ئێمە قسە ئەەکەین لەسەر هەڵەبجە و لەسەر خزمەتکردن بە هەڵەبجە و لەسەر هەموو ئەو دیوانەی تا گەشتە و قۆناغی کە دڵمان خۆش بوو بەوەی کە بەدیوێکە توانیمان کە بە هەوڵ و هیمەتی بەڕاستی پێت بڵێم لێرەوە پێ دەڵێم هەوڵ و هیمەتی خەڵکی هەڵەبجە و چالاگوان و ڕۆشنبیرەکانی خەڵکی هەڵەبجە خۆی لێرەوە کارەساتەکە ئێمە ئەیبینین یانە دیوە پەنهانیەکەی ئێمە ئەیبینین کەوەی ئێمە خۆمان داوایی ئەوە بکەین با بکرینە پارێزگا لەم دیوەیە کە ئێمە لەم منتەڵەقەوە کە داوامان کرد شەڕمان بۆ ئەوە کرد ئەبێ هەڵەبجە بکرێتە پارێزگا نابۆ لەبەر ئێمە لەبەرەوەی ئەمانوت حکومەتی هەرێمی کوردستان کار بەدەستانی ئەم وڵاتە خەڵک لە دەرەوەی دنیا یەتە ئەم شارە ئەمە بووەتە سنتەر ئەوەی یەتە هەرێمی کوردستانە بێتە هەڵەبجە ئێوە ئەبێ دیوێکی هەڵەبجە پیشان بن هەر بۆ هیچنا بۆ خەبات و تێکۆشان و شۆڕشەکانی خۆتان بۆ خەبات و تێکۆشانی مێژینەی خۆتان پیشانی بن کە ئێوە توانیوتانە سەدام ئەمەی کردووە ئێوە حکومەتی هەرێمی کوردستانن توانیوتانە ئەم دیوەی پیشان بن بەداخەوە ئێوە نەتان توانی ئاسەوارەکانی تەنانەت بەرکەوتوانی چەکی کیمیایی دوای بپارێزگابوونی هەڵەبجە کارەسات ئەوەیە ئەو چەکەی کە بەکار هاتووە بەرامبەر بە خەڵکی هەڵەبجە ئەو کیمیایی کە بەکار هاتووە بەو سەرچاوانەی کە زانیارانی کەن لە ئەڵمانیاوە هێنراوە ئێمە سە بەرکەوتوانی چەکی کیمیاییمان ئەنێرین بۆ ئەڵمانیا لەوێ چارەسەر بکرێت ئەخرەمان من زۆر کارەساتە یعنی تۆ دوژمنەکەت بە دیوێکە
دەبێتەوە بە ساڕەشکەری برینەکەت و چارەسەرەکەت لەبەر ئەوەی تا ئێستا نەتوانراوە نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی میایی تەواو بێ. ئەم بە پارێزگابوونە بەڕاستی لە ناو حکومەتی هەرێمی کوردستانە و لە ناو سیاسیەکانە و لە ناو حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستانە بەبێ جیاوازی زۆر کۆسب دروستەکرێت تام لەحزەیەش. زۆر خەڵگەیە لە ناو هێزە سیاسیەکانە بە حێقدەوە سەیری بە پارێزگابوونی هەڵەبجەیان کردووە تام لەحزەیەش. زۆر کارکتەری سیاسی هەیە نەتانزانیوە نەتان پرسیوە کێشەکەیان چییە لەگەڵ بەزانی بۆچی لەبەر ئەوەی تا ئێستا بەڕاستی ئێمە لە ناو خۆمانە زۆر جا لە یەکەین ئێمە نەوانتوانیوە لۆبیە دروستکەین و ناسنامە هەڵەبجە ناسنامەیە و بیگەینە دنیا بەم تا ئێستا ئێمە نەمانتوانیوە لە ناو دام و دەستگاکانی حکومەتە ڕێز لە قوربانیانی هەڵەبجە بگیرێ. ڕێز لە ئەوانەی کەماونەتەوە لە قوربانیانی لەو تاوانە هەتا نەتوانرا قوربانی ڕێزیان لێ بگیرە. هەتا ئێستا ئێمە نەمانتوانیوە لە ناو دام و دەستگاکانی حکومەت و لە ناو ناوەندە ئەکادیمی و سەقافی ڕۆشنبیەکانی ئەم شارە خوێندنەوەیەکی جددی بۆ تاوانی هەڵەبجە بکرێ. تا ئێستا بە جۆرێک لە جۆرەکان تەهشیر بە هەڵەبجە ئەکرێ. لەبەر ئەوەی ئەمە بۆ لەبەر ئەوەی ئەو جۆرە عقلیەتە ئەو جۆرە عقلیەتی کە هەست هەیە و لە ناو ڕۆشنبیران و نوخبەش هەیە و لە ناو سیاست و حیزبەکانی شایە تا ئێستا بەڕاستی بەدیوە زەعیفیەکە بەدیوە توزانم بەزەیەکە سەیری هەڵەبجە ئەکات. ئەم شوناسی ئێمە لەکوێیە خۆ دەبێ ئێمەی خەڵکی هەڵەبجە هەمومان بپرسین باشە ناسنامەبوونی هەڵەبجە بۆ خۆمان و بۆ دۆرە خۆمان لەکوێدایە. هەتا ئێستا ئێمە خۆمان ئەوە بەڕێ مامۆستاکاوە لێرەیە چی کراوە لە ناو ئەنجومەنی وەزیرانە چ ڕێزێک لە ئێوە نراوە چ ئاسانکاریە کراوە بۆ ئێوە لەبەرەوەی نەکراوە. چۆن سەیری بەڕێوەبەرایەتیەکرێ لە سلێمانی لە هەولێرەوە زۆر خراپتر لێرە کراوە. لەبەرەوەی ئەم حکومەتە بەڕاستی من پێشم وایە ئەنی ئومێدەوارم هەڵە بم هەستەکەم بە پارێزگابوون وەکو حێقدێک سەیریان کردووە کە لەساس خەڵکی هەڵەبجە لە بەرامبەر ئەم کاربەدەستانەی وڵاتە داوایان کردووە هەڵەبجە بگرێ بە پارێزگا. باشە خۆ من ئێمە بۆ ئێمە وەکو هەڵەبجە ڕاستە لە ڕووی معنەویەوە خەڵکی پارێزگاین بەس سەد بەرامبەر لە ڕووی معنەویەوە بۆ کاربەدەستانی ئەم وڵاتەوە بۆ حکومەتی هەرێمی کوردستان بۆ دنیای دەرەوە چەند موهمە. باشە ئێوە گوناه و تاوان نییە ئێوە کارەسات نییە بۆ ئەوان خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستان لە ئەمریکا و لە ئەوروپا و لە وڵاتانی دەرەوە سەردانی هەڵەبجەکە ئەوە ڕووی هەڵەبجەیە ئەوە شارستانێت و حەزارەتی هەڵەبجەیە کە دنیای شارستانێت و حەزارەتی هەبوو بۆ خۆیان ئەوان بەشێک بوون لەوەی کە تێکیاندا نەخێر بە پارێزگابوونی هەڵەبجە بەڕاستی بەداخەوە ئێمە خۆمان شەڕەکەین ئێمە خۆمان بەدوەداچوونەکەین ئێمە خۆمان بە حکومەتی هەرێمی کوردستان بڵین لەکوێ کۆسبەیە با ئێمە خۆمان بین بە بەشێک لەوەی چارەسەری بکەین نەک تەنها کاربەدەستانی هەڵەبجە بۆ خۆیان بەڵکو چالاکوانان ڕۆشنبیران ئێمەمانان داواکەین لە حکومەتی هەرێمی کوردستان بۆ پێگەێنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە کە بەشێکی گەورە لەو کۆسپوتە گەرانەی کێنە بەردەم ئیدارەی ئەم پارێزگایە چارەسەرێکە زۆربەی ئەو کاندیدانی کە خۆیان کاندیدکراون لە لایەن سیاسکەوتی ئێمە هیچ ئیمتیازاتێکمان ناوێ تەنسیبمان کەن لە شوێنی خۆمان تەنسیبمان کەن ئێمە ڕوون ئەو کار و چارەکیان ناکەین. ئێمە تەحەدایە بۆ حکومەتی هەرێمی کوردستان لەبەرەوەی بەداخەوە تا ئێستا بەڕاستی بێئەهمیەتکردنی یادی هەڵەبجەوای کردووە ئێمە تا ئێستاش بیر لەوەکەینەوە خانوو بکرێتەوە لە هەڵەبجە بینا بکرێتەوە لە هەڵەبجە جادە و شۆستە دروستکرێت لە هەڵەبجە هەتا ئەم لەحظەیە ئێمە قسەی تیاکەین کاتی ئەومان نەبووە دیوە شاراوەکانی ئەم مەرگە ساتە بخوێنینەوە. زۆر سپاس دێمە وڵات کاک مامۆستا وەشمەند یعنی من ئەمڕۆ لە فیزیڤالەکە بووم دیسان وەک ئەو ساڵانەی سەرەتا کە یادی کارەساتی کیمیابەرانی هەڵەبجەی تیاکرایە و تازە هاتوونەوە هەڵەبجە کەسوکاری شەهیدان هاتن و داواکاریەکانیان خوێندەوە و هەر ئەو داواکاریەت ئەتوانم بڵێم ڕێژەیەکی زۆر یعنی لە 1970 لە 1975 هەمان ئەو داواکاریانن کە ئەو ساڵانە خوێندرانەوە یعنی بەتایبەت بەدەمەوە هاتنی کەسوکاری شەهیدان چارەسەرکردنی مەسەرەن ئەو کەسانی کە بریندارن تا ئێستاش بەچەکی کیمیایی ئێوە چ سەرنجتان هەیە لەوەی کە ئەم توێژانەش پشتگوێ خراون کە بوونەتە قوربانی چەکە بەکار هاتووە ژەهراویەکانی هەڵەبجە.
ئاگدارەکانی حکوومەت لەپاس خزمەتکردن و ئاگداری کەسوکاری شەکرانی ژمارەوان لەپاس وەجوودی قوربانیانی ژمارەوان ڕاستیە قوربانیان کە لە ئێستا پیاوە پێشی ئەو ئازارەی کەوی چێژن بۆ منزیکی ئەوانەی زیادێکی زۆر زۆر ناشرینە بە دوای من لە خزمەتی کوردستان هەر شوێنێکی هەر قوربانیە هەر کەمەندانێک کە گیانی خۆی بەختەکان لە بێناو تێکۆشانی میلەتەکەی گیانی خۆی کاتە قوربانی لە بێناو دۆزێنەوە بەدەوەکەی دوای بەدەیان پاکستان پاداشێک دێت ئەگەر چیە پاداشەی کە دێتەوە پاداش شتێک نییە لە بەرامبەر خودی ژیانەکە بەڵام پلانی کەم ئەو دەسەڵاتەوە لە وڵاتانی دنیا تەنانەت وڵاتانی ڕۆماندا ئێران تورکیان وڵاتانی عەرەبی ئەو کەسانی کە کەمەندامە بن ئەو کەسانی کە تۆ ئەمەمان بەرێ بورەتخوا بۆمان بگۆڕیتەوە هۆی کارەساتی میلەتەکانەوە تووشی دەستدانی ئەندامیشانە بیان تووشی نەخۆشیەک بن نەک هەر خۆیان بگرا بنەماڵەکان و خەنادەکەشیان ئەسایە دەحەسێتەوە بەڵام هیچێک لە دیاردە ناشرینەکانی لە هەڵابجای ئەوەیە کە تا ئێستاش بەشێکی زۆر ئەمڕۆی بریندارەکانی ئێمە لە ماڵەوەن ناتوانن بەشداری بکەن لە کارەساتی یادی کارەساتی 29 ساڵی هەڵابجایە کەم بەڕاستی غەڵەتێکی زۆر زۆر فەزیحە و بەڕاستی ئەمە عیبێکی زۆر زۆر گەورەیە بۆ سەرشانی داموزەرگا پەیوەندیارەکان لە هەڵابجایە ئەمە لەلایەک لەلایەکی تریشەوە مەسەلەی خزمەتکردنی کەسوکاری قوربانیانی کیمیاباران تەنها ئەوەندە بەس نییە یعنی دروستکردنی خان و دروست پێدانی مەعاشێک موچێکی ماگات تەنها ئەو بەس نییە تەنها کەسوکاری قوربانیان نایەوە لە هەڵابجا ئەنی ڕاستە ئەوان قوربانی ژمارەیەکن بەڵام هەموو خەڵکی هەڵابجە ماڵی کاول بووە هەموو خەڵکی هەڵابجە وڵاتەکەی بەجێهێشتووە هەموو خەڵکی هەڵابجە سەرمایە و بازرگانی و مەڕووماڵات و بازرگانیەکەی دوکانەکەی ناوشار بەجێهێشتووە و ڕۆشت و ئاواری وڵاتان بووە شۆتە ناو شارەکانی ترەوە لەبەرەوە هەموو خەڵکی هەڵابجەشایانی قەرەبووکردنەوەیە بە پارێزگاکردنی هەڵابجا هۆکارێکی باش بوو ڕێگەیەکی باش بوو بۆ قەرەبووکردنی هەڵابجا خۆی لە ئەساسا پارێزگاکردنەکە بۆ چییە پارێزگاکردن بوو ئەوەیە کە بتوانین زیاتر خزمەتی ئەو ناوچەیە بکەیت چونکە لە سیاقی ئەم سیستەمە سیاسی و سیستەمە کارگێریی کە لە کوردستانە هەیە بە قەزابوونی هەڵابجە دەرکەوت کە ئەبێتە هۆی پەراوەسخسی ناوەندەوە بۆیە وازانرا کە پارێزگابوون خزمەتێکی باشی ئەم شارەکە بەڵام بەداخەوە بە تەجروبەی 2 ساڵی ڕابردووە دەرەکەوێت کە پارێزگابوونیش نەیتوانیوە ئەو فەراغە خزمەتگوزاریە یا ئەو فەراغی کە لە بواری ئیدارە و لە بواری پێویستەکانی خەڵکی هەڵابجا هەیە پڕی بکاتەوە لە ئەساسا پارێزگاکردنەوە بازمان کرد بۆ ئەوەیە کە بتوانی زیاتر بە دەنگی خەڵکەوە بی یعنی تۆ توانی هەڵابجە قەزایەکیش بێت ناحەیەکیش بێت بەڵام بە جۆرێک زۆرەکان خزمەتی بکەیت نەک بکێ بە پارێزگایەک و ناونشانێکی گەورە و ئەنجومەنێکی گۆشمن بەشێکی ئەم ئیشکالیاتە بۆ ناوخۆی هەڵابجا بۆ هێزە سیاسیەکانی هەڵابجا بۆ خەڵکی هەڵابجا مەسەلەن خودی خۆی ناگەڕێتەوە تا چەند مەسەلەن تۆ هاوڕای لەگەڵەوەی ئەکرا خەڵکی هەڵابجا و هێزە سیاسیەکانی هەڵابجا بە یەکدەنگی بتوانن زۆر لەم کۆسپانەی تێپەڕێنن کە جەنابتان باسییانەکەن بەڵ خۆی بەداخەوە هەڵابجەش بەدەر نییە لە شانەی سیاسی لە کوردستاندا ئەنی لە کوردستاندا خۆمانزانین ئەو سیستەمە سیاسی کە وڵاتەکە بەڕێوەبات کە زاڵە سیستەمی حیزبیە و حیزب حکومەت تەشکیل دەکات و حیزب وێنەرەکانی لە پەرلەماندایە و دوجار حیزبیش بۆ خۆی لە ئەنجومەنی پارێزگاکان و لە پارێزگا و لە یەکە ئیدارەکاندا یعنی شتێکە شەرعەتی هەڵبژاردننی هەیە بەڵام تا چەندێک توانراوە ئەم میکانیزمە حیزبیە بخێتە خزمەت هاوڵاتیانەوە تا چەندێک فەزایەک خوڵقێنراوە کە حیزبەکان بتوانن چێپڕشیەکی تەندروستانە بکەن بۆ خزمەتکردنی هاوڵاتیان پێم وایە بەشێکی زۆر و حیزبانەی کە ژمارەیەک و دووسێن هەڵابجا و جەماوەرێکی زۆریان هەیە ئەو دەسەڵاتیان نییە لە ناوەند لە هەرێمی کوردستان ئەو دەسەڵاتیان نییە لە پایتەختی هەرێمی کوردستان کە بتوان بەشە بودجەیەک یا بەشە دارایەک بۆ شاری هەڵابجا بپشڕن ئەنی من نمونەیەک بێنمەوە من لەو شوێنەی کە من کاری لێکەم لە زانکۆی هەڵابجا یعنی زانکۆی هەڵابجا دواهەمین زانکۆی لە کوردستاندا کە بیناکەیتەوە بووە ئێستاش بەشێکی زۆری خوێندکارەکانمان لەسەر مێزی شکاو دانیشن لە کاتێکدا ئێمە دەبینین لە هەچەندە قەیرانە هەموو کەسە باوەڕی بە قەیران هەیە بەڵام هەر لە ماوەی قەیرانەکەیە بۆ ئێمە زانکۆی ئەمریکی بینین لە دهۆک
کە ئەزخەم و بەهێزترین و نەبەرابانگترین زانکۆیەکە لە هەرێمی کوردستان دروست کراوە لەسەر مۆدێل و لەسەر دیزانی زانکۆکانی ئەمریکا هەمان پێمان خۆشە چەندین زانکۆی نەک ئەمریکی کەنەدی سویدی لە کوردستان بکرێتەوە بەڵام ئەمە لەسەر حسابی هیمالکردنی زانکۆکانی تران نەبێت یعنی زانکۆی هەڵەبجە ئەبوایە زانکۆیەک وایە میسالی بوایە ئەبوایە زانکۆیەک وایە زۆرتری خزمەتی بکرایە لە ڕووی سەرمایەی معنەوی لە ڕووی سەرمایەی مادی لە ڕووی سەرمایەی بەشەری بەڵام بەداخەوە کۆی کایەکان لە هەڵەبجەیە لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە پشتگوێ خراون کە ئەمەش پێویستی بە هەوڵ و هیمەتێکی جدیتر هەیە لەلایەن دڵسۆزانی ئەم شارە و لایەن کاربەدەستانی ئەم شارەوە. بەڵێ سوپاس کاک شێخکاوە دەگەڕێنەوە لای جەنابەت ئێستا کرد و سێکتەرە جیاوازەکانی هەڵەبجە بەرەوکوێ هەنگاوەنن توانای ئەویان هەیە خزمەتی خەڵکی شارەکە بکەن هەندێک دەنگی ناڕزایی لە هەندێک سێکتەرەوە بەرزە بێتەوە ئەو لە خوێندنی باڵا باسی کرد لە بواری تەندروستی و پەروەردە و ئەو بابەتانە و خەڵکی هەڵەبجە چاوەڕێی چ ئایندەیەکە کا لێرە ئێوە چی هەڵێن؟ سێکتەرەکان لە هەڵەبجە هەروەک سێکتەرەکانی تری کوردستان هەمویان کێشە و گرفتی زۆریان هەیە بە تایبەتی لە ڕووی کەمتەرخەمیەوە لە ڕووی گەندەڵیەوە هاوشانی سەرجەم سێکتەرەکانی کە هەر لە تەندروستیەوە بیگرێت تا پەروەردە ئەوە زانکۆ جەنابیان باسی کرد مامۆستایان هەیە ئێمەش بەڕاستی وەک لە بیرایەتەوتم ئێمە ناتوانین هەم جێبەجێکاریش بین و هەم بە دوواداتونیش بۆ سەرجەم ئەو سێکتەرانە بکەین ئەو سێکتەرانە خۆی لە خۆیان ئیشی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە بوو کە ئەگەر بەهاتایە لە ماوەی فترەی ڕابردوو لە کاتی دەست بەکاربوونی ئەمە ئەو ئەنجومەنش هەبوایە بە دڵنیاییەوە ئێستا هەنگاوی زۆر باشنرابوو لەگەڵ ئەوەیشا ئێمە بەڕاستی هەنگاومان ناوە بۆ زۆرێک لەو سێکتەرانە وە کۆبوونەوەی باشمان لەگەڵا کردوون و هەندێک گۆڕانکاری باشمان کردووە لەو سێکتەرانە بەڵام لێتان ناشارینەوە کە هەنگاوەکان زۆر خاون و زۆر کەمن لەبەرەوەی ئێمە فریای بەدواداتون ناکەوین و ئیشی خۆشمان بەتەواتی پێ نشکالە گەورەکە هەرەوەیە کە چاودێریکردنیان لاوازە و نیەیان ئەوەیە کە دامی پێویست ناکرێن ئشکالەکە قوڵە هی ئێسش نییە هی 20 ئەوەندە ساڵی حکومڕانیە کە 25 ساڵ 26 ساڵە ئێمە بەم شێوازە سەقەتە حکومڕانیمان کردووە هیچ یەک لە دام و دەستگاکانی هەرێم هیچی موسساتی نییە وەزیرێک دائەنرێ سبەینێ وەزیرەکە گۆڕێ وەزیری ئێستا هەموو ئیشەکانی وەزیری پێشوو هەڵەوەشێنێتەوە بەڕێوەبەرێکی گشتی دائەنرێ هەموو ئیشەکانی بەڕێوەبەری پێشوو هەڵەوەشێنێتەوە ئەوەی پێشوو هیچی دۆکۆمنت نەکردووە ئیشەکانی کە کردوێتی واتە بێ هەموو وەزیرێک کە دەست پێکە هەموو بەرپرسێ دەست پێکە لە سفرۆ دەست پێکە ئەوەی دوای ئەو هاو ئەوەی ئەو بڕوخێنێ هەم جاری کامیش لە سفرۆ دەست پێکە لەبەرەوەی ئیشەکان وەک گوتم لە ماوەی ئەوەندە ساڵە ئەم قەیرانانە دروست بووە ئێستا بە ئاسانی چارەسەر ناکرێ و بە تەنها دڵسۆزیش چارەسەر ناکرێ ئەگەر ئێمە بڵێن بە تەنها دڵسۆزی چارەسەرەکرێ ئەوە خەوێکەوەی بینین چونکە تشکیلکردنی ئەمە ئەنجومەنە چی تشکیلکردنی ئەمە ئەنجومەنە ئەتوانێت بەشێکی چارەسەرکە بەڵام بە تەمای ئەوە بین کە بەتەواوەتی بنەبڕی کێشەکان بکە بە دڵنیاییەوە ئەگەر حکوومەتی هەرێم و حکوومەتی مەرکەز نێتە سەرخەت وە بەجددی نێتە پێشەوە کێشەکان هەروە شێخکاوە ئەمە 2 ساڵە لە کاتی پەسەندکردنی بودجەی عێراقا ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڕێک پارە دیاریەکە بۆ پارێزگای هەڵەبجە تا چەند عەمەلیە ئەمە بەڵێ تا ئێستا عەمەلی نەبووە بەڵام بۆ ئەم ساڵ خۆشبەختانە عەمەلی بوو ئەوە 3 ساڵە دابین نەکرێت بەڵێ 3 ساڵە بۆ 2015 2 ملیار دابین کرا بەداخەوە کە ئەنجومەنی وەزیران احتیجاجی کرد و محکەمە هەڵی وەشاندەوە محکەمەی عراقی ساڵی 2016 750 ملیۆن دابین کرا هەر بە حکمی کێشەی نێوان هەرێم و بەغدا ئەوە هەر نەچووە بواری جێبەجێکردن بۆ ئەم ساڵیش ملیارێک و 200 ملیۆن تەرخان کراوە لە میزانیە خۆشبەختانە وەزارەتی پلاندانان بە نووسراوێکی فەرمی پارێزگای هەڵەبجە ئاگادار کردووە کە پرۆژەی بنیەی تەحتیمان لەو بوارە بۆ بنێرن ئەمە هەنگاوێکی باشە هەم لە ڕووی ناساندنەوە هەم لە ڕووی ساڵانی داهاتووە توانن زیاتر ئیشی لەسەر ئەم بابەتە بکرێەوە ئێمە لەگەڵ سەرجەم فراکسیۆنە کوردستانیەکان و فراکسیۆنە بە شیعە و سوننە و پێکهاتەکانی کەشە قسەمان کردووە کە پشتگیرێکی باش بن چ لە پەرلەمان چ لە ئەنجومەنی وەزیران بۆ کەیسەکانی هەڵەبجە تاوەکو ئێستا وەک لە بیدایەتەوە وتم هیچ کەسێکمان نەدیوە کە معارض بێ بۆ هەڵەبجە لەوانەیە بۆ کەیسەکانی کە معارضە هەبێت بۆ شوێنەکانی کە معارضە هەبێت بەڵام هەڵەبجە لە سەرتاسەری عێراقا هەموو
پێکاتەوە هەموو فراکسیۆنەکان پشتگیریەکەن و ئێمە کۆبوونەوەشمان کردووە لەگەڵ لیژنەکانە خۆشبەختانە بەڵێنی ویان پیاوین کە پشتگیریەکی جدیمان بکەن و بچنە لای بەڕێز سەرۆکوەزیران بە تایبەتی فراکسیۆنە کوردستانیەکان ئێمە یاداشتێکمان نووسیوە و پێمان ناون ئەوان بە شێوازی خۆیان ئەو داواکاریانی ئێمە بگەێنە ئەوێ تەنها تعمیمێ بکات بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق بۆ سەرجەم وەزارەتەکانی خۆی کە هەڵەبجە وەک پارێزگایەک تەعاملی لەگەڵا بکەن و ئەویش و کارانی کە پێویستە لە هەڵەبجا بکرێت وەکو وەزارەتەکان ئەوان بابڵین وا تەعاملی لەگەڵا بکەن ئەگەرەوە بکا بۆ ئێمە حکوومەتی عێراق ئێمە توانین ئەنگاوی باس بکەین. زۆر سپاس. کاک هادی ئەکرێ بپرسین چۆن ئەم کێشە و گرفتانە تێپەڕێنی؟ وەڵا بێگومان بەر لە هەر شتێک پێویستی بە ئیرادە هەیە، ینی هەمومان ئیرادەی ئەوەمان هەبێت تەنها ئیرادەی دیاریکردنی گرفتەکانمان نەبێت کە ئەمە بۆ خۆی کارێکی گرنگە ئەوەی کە لەم بەرنامە و لە چەندین بەرنامە و لە پانێڵ و لە ئەتوانم بڵێم تەنانەت لە پرۆژە و نووسراوەکانە هەنوو تەقدیم کراوە بەشێکە لە تێپەڕاندنی گرفتەکە. بەشەکەی تری بریتە لە ئیرادەی بە عملیکردن و بە پراکتیکردنی ئەو با بڵێن ئەو وتراوانەیە. ئێمە پێویستمان بە ئیرادە هەیە، خۆشبەختانە هەستەکەم ئیرادەیەک لە هەڵەبجەوە هەیە نایەوێت تەسلیمی ئەو واقعەتاڵە بێ، ئەوێت بە دوواداچوون بۆ ئەو بڕیارانە بکە و بۆ مافەکانی خۆی بکە وتراویشە ماف ئەسەندرێ نادرێ. ئیرادەیە لەلایەن خەڵکەوەیە لەلایەن ڕێکخراوەکانەوە لەلایەن هێزە سیاسیەکانەوەیە لەکوێوە سەریڵ زۆرێک لە دەستە جەمعی هەیە. ئێمە ئاڵین خاڵەکانی هێز لە هەڵەبجەکاری بکەین ڕەنگە ئەوە لە کۆڵینەوەیەکی مەیدانی هەبێ، بەڵام ئەوەنەی ئەبینین ڕێکخراوەکان و خەڵکی بژێری هەڵەبجە چۆن سوور بوون لەسەر ئەوەی تاوەکو هەڵەبجەکان بە یەکێک لە پارێزگەکانی کوردستان ناسان سووریشن لەسەر ئەوەی تەشکیلەی پارێزگا بێت تەواو کرێەوە خزمەتگوزاری و دەمەوە هاتن و ئاوەتانکردنەوە و یعنی لە ئاستی پارێزگا ناساندن و لە ئاستی پارێزگا بینینی شارەکە نایانەوێت دەسەوسان بوەسن و نایانەوێت تەسلیمی ئەو واقعەتاڵە ببن. بێگومان ئیرادەی ئەوەیە کە باسیەکەم. زۆر سپاس. کاک دەلیل دێنە لای بەڕێستان، هێزە سیاسیەکان دەتوانن چی بکەن بۆ هەڵەبجە بۆ ئەوەی کە بتوانین ئەم دۆخە تێپەڕێنی؟ خۆی بەداخەوە پرسیارەکەی تۆ کاک عەباس، ینی هێزی سیاسیە بێت لێگەڕێ حکومەت خۆیت ینی منطقە لۆژیک وا ئەڵێ ئەبێ هێزە سیاسیەکان دەسۆزانە بێنە پێشەوە بۆ ئەوەی حکومەتی هەرێمی کوردستانی دەسۆزانە بێتە پێشەوە. زۆر جار مامۆستاکاوە بۆ خۆی ئاگادارە لە ئیدارەیە، زۆر جار هێزێکی سیاسی گرفتێکی هەبووە لە دام و دەستگایەکی حکومەتە سێرەکەی تەواوی ئەنجومەنی وەزیران بووەتە گرفت و لەمپەر لە بەردەم ئەم پارێزگای هەڵەبجەیە. ئەنی ئەم شتانە بەداخەوە ینی من بوا بیرەکەینەوە، بەڵام حکومەتی هەرێمی کوردستان بەڕاستیە بێت لێگەڕێ لەوەی کە دروشمبازی بکە، لێگەڕێ لەوەی کە یاسا دەرکات و بەڕاستی پێ بڵێ حکومەتی هەرێمی کوردستان خۆی بخاتە دوو هەندێک خزمەتێک بە هەڵەبجە کرێت لەڕووی بە پارێزگابوونەوە گرفت نییە بۆی ڕواڵەت و شارستانیت بۆ بە پارێزگابوون بۆ ئەم شارە و بۆ ئەم ناوچەیە بگێڕێتەوە و هەندێکیشی دیکەش پێویستی ڕاستە بە مادەیە ئەوە بەڕاستی پێویستە حکومەتی هەرێمی کوردستان جارە لە بەغداوە کار بۆ ئەوە کاچووکە هەندێ حەق و حقوقی ئەم شارە لە بەغدایە، ئەمە لە ڕێی نوێنەرانی کورد لە بەغدا و لە ڕێی حکومەتی هەرێمی کوردستانەوە ئەتوانرێت کار بۆ ئەوە بکرێت کە ئەو حەق و حقوقانە بێنەوە بۆ خەڵکی هەڵەبجە بۆ ئەم پارێزگای هەڵەبجە. من هەندێک شت پێشتریش و لە چەند بەرنامەی کا باسم کردووە.
ئەگەر کار وا بڕوات بۆ هەڵبژاردننی ئایندا هەڵەبجا حسابی بە پارێزگابوونی بۆ ناکرێت چونکە تا ئەم لەحظەی من قسەی تیاکەم لە بەغدایە لە ڕووی کارگەڕیەوە هەڵەبجە پارێزگان نییە ڕاستە لەوێژ لە ئەنجومەنی نوێنەران و بڕیاری لەسەر دراوە هەروەکو چۆن لە پەرلەمانی کوردستان بڕیاری لەسەر دراوە لە ڕووی کارگەڕیەوە لەوەی پارێزگار نییە تا ئێستا هەڵەبجە سجیلی ناخیبینی نییە ئێمە تا بەرەو هەڵبژاردن ئەڕۆین ئەبێت تۆ سجیلی ناخیبینت بۆ دروست بکرێ بۆ ئەوەی لە هەڵبژاردننی ئاوێندا جوگرافیای هەڵبژاردننی خۆی هەبێت و هەڵبژاردننی وەک پارێزگا تێدا ئەگەری ئەوە هەیە کە هەڵەبجە نەبێت بەم کەم تەرخەمەی حکوومەتی هەرێمی کوردستان بەم هەنگاوە هێواشانەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ کۆمسیۆن ینی بۆ تۆ دوو مانگی مانگێکی ما کۆمسیۆن بۆ من داوای لێ بکرێت حتمما کۆمسیۆن ئەڵێ من کاتی ئەوەم نییە بتوانم حسابی پارێزگا هەڵبژاردنێکی جیا لە هەڵەبجەیە بکەم بۆ خۆی دوجار ئەمە گرفتە گەورەکەیە بۆیە ئێمە لێرەوە لەم میدیانەوە لە ڕاگەانەکانەوە کە ئێمە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەن کەم تەرخەن نەبێت لەبەرەوەی هەندێک شت هەیە ڕاستە لایەنی خزمەتگوزاری لایەنێکێتی بەڵام ڕواڵەتی بە پارێزگابوونی هەڵەبجە تا ئێستا لەژێر پرسیارایە بۆیە هەتا ئێستش کە بڕیار دراوە بۆ نمونە بودجەی پارێزگای هەڵەبجە لە سلێمانی جیاب بکرێتەوە و ئەنجومەنەکە کەمانە بڕیاری پێشوەختن و گەرم کراونەتەوە هی دوێنێ و پێرێن بەڕاستی ئێمە ترسمانەیە لەبەرەوەی دەستمان چزاوە بەم ئاگرە گەرمەی حکوومەتی هەرێمی کوردستان چەندین جار بڕیاریاوە لە هەموو شانزەی سەیەکە کۆڵێک بەڵێنمان بۆ ێنە ئێرە و لە میدیاکان و لێرەوە کۆڵێک بەڵێن ێنن فڕی ێنە ناو ساحەی میدیاکانەوە بەڵام دوجار بەڕاستی هیچی جێبەجێ ناکرێت من بۆ خۆیان دەڵێم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێم وەک چۆن ئەم شانزەی سەیە خۆ بەشێکی نەهاتنیان ڕوویان نەبوو بێنە هەڵەبجە ینی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران لە شانزەی سەیە ئێمە دیوەکەی تریە خوێنینەوە هەتا من لە بابەتێکی خۆمان بڵام کراوتم دەبێ پەیامی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم جار چی بێ بۆ خەڵکی دیوەکەی تریەوەی ڕوویان نییە ینی ئەزانی چۆنە وەکو کابرای لادەکەی لێ هاتبوو هەموو ڕۆژێ کرێکارەکانی خەڵەتان بەهێلکە و بە خێرەڵێ و کابراژ وتی دەخۆم میوە نەما ینی ئەم جارە چیمان پێڵێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەم جارەش ینی پەیامی ئەم جارە حکوومەت چی بوو بۆ ئێمە خزمەتگوزاریە ئێمە زانین درۆکەیت ئەنجومەنەکەمان بۆ دروستەکەی زانین درۆکەی پارێزگاکەمان ئیدارەیەکی تۆکمەی بۆ دروستەکەیت و بودجەی بۆ تەخشیلەکەیت و خزمەتگوزاری زیاتر بۆ هەڵەبجەیەنیتە و شەڕمان لە بەغدا بۆ ئەەکەیت ئێمە دەزانین درۆکەیت لەبەرەوەی ئەم هەنگاوانە نانێت من ئومێدەوارم کۆتا قسەم ئەم قسانەی من پێچەوانە کاتەوە حکوومەتی هەرێمی کوردستان دوای ئەم شانزەی سێ بەڕاستی زۆر شت ببینین کە بۆ هەڵەبجە بکرێت هەرچەند ئێمە بێئومێدنی بەڵام بەشێکیشی بەڕاستی لێرەوە کە مامۆستا کاوە لێرە بەشێکی بەڕاستی خەمە ئەستۆی ئیدارەی پارێزگای هەڵەبجە کە بەڕاستی خۆ دەزانی ئەم حکوومەتە بە فشار ئەتوانی بکەیت بۆیە من داواکارم ئەگەر ئەم جارە ئەم بەڵێنانی نەبردە سەر دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی مان بگریان جۆرێک لە فشاری مەدەنی دروستکەی لەناو دام و دەستگاکانی حکوومەتە بۆی هیچ ئەم حکوومەتە بەم ڕێگەی بڕۆین لەگەڵ یا سواز بۆیەوە سواز بۆ تۆش دەرفەتێکی ترە دەینەوە بەکەک مامۆستا هۆشمەند تۆ بە ناوی خەڵکی هەڵەبجەوە با بڵێ نەگەر بکرێ و یان وەکو دانیشت گەنجێکی هەڵەبجە مامۆستایەکی هەڵەبجە چی بکرێ بۆ هەڵەبجە باشە وڵی بە بڕوای من ئاچکاتەکە زۆر کەمتا ماوە پێم وایە ئەولەویات لە ئێستاە بۆ هەڵەبجە ئەوەیە کە وای لێ بکەیت ژیان تیا بەردەوام بێ ینی سەرباری ئەوەی کە هەڵەبجە کراوە پارێزگا بەشێکی زۆر لە چینی ناوان ئەم شارە بەجیە لە سێ شارەکانی تری کوردستان بۆچی چونکە دەرامەتی یابووی و دەرامەتی مادی تیا زۆر لاوازە یعنی هیوادارم چ حکوومەتی هەرێمی کوردستان چ دەوڵەمەندەکانی ئەم شارە چ کەسانی دڵسۆزی ئەم شارە هەوڵ بدەن کە وەبەرهێنان لە هەڵەبجەیە بکەن هەوڵ بدەن وەبەرهێنانی بێگانە بێنە هەڵەبجەوە هەوڵ بدەن شەریکات بێنە هەڵەبجەوە بۆ ئەوەی دەرفەتی کارکردن و هەلی کارکردن لە شارەکە دروست بێ وا بکەن کە گەنجانی ئەم شارە کە چینی خوێندەواری ئەم شارە کەوانەی کە ڕۆژێک لە ڕۆژان ئەم شارە بەلایەنەوە قەزیە بۆ بەلایەن و هەمیان بووە شارەکە بەجێ نەهێڵن بتوانن گەشەی پێ بدەن ئێمە کاتمان نەما داوای لێبوردنتان لێکەین من دووبارە سپاستانەکەم کە بەم هەوا ساردە بەم دۆ باراناویەوە دیسان لە خزمەتی خەڵکی هەڵەبجەیاویت باشتر لە بەرپرسەکانی ئەم هەرێمە ئێوە قسەی دەسۆزانەتان کرد سپاستانەکەین بینەرە بەڕێز و خۆشەویستەکان لەگەڵ بەڕێزان کەوە شێخ عەلی جێگری پارێزگاری هەڵەبجە مامۆستا هۆشمەند مامۆستای زانکۆ
بەڕێز هادی حەمە ڕەشید دەست نیشانکرا و بۆ ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجا و کاک دەلیل جەمال نووسەر و ڕونایبیر فێکەوە گفتوگۆیەکمان لە ساڵیادی 29 هەمین ساڵیادی کارەساتی کیمیابارانی هەڵەبجە لەبارەی بارودۆخی هەڵەبجەوە کرد. سپاس بۆ ئێوە کە بینەری ئێمە بوون، سپاس بۆ لایەنە پەیوەندیدارەکان و هاوکارانم کە بەم جەوە باراناویە هاوکاریان کردی بۆ برانی کۆنتڕۆڵ بۆ بینەرە خۆشەویستەکان خواتان لەگەڵ. سپاس بەڕێزان. بەس ئەگەر